ئەو باسی هینم بۆ کردی لە پێشەکیەکە بەس نەچوومە ناو دەکارێت لەبەر کەمی کاتەکە ئەدلەرەڵێ ئەڵێ دوو نەوە هەستکردن بە کەمیمان هەیە. هەستکردنێک بە کەمی کەسانێکن کەم و کورتێکیان لە جەستەیە هەیە. بەهۆی ئەو کەم و کورتیەڵێ من لە کەسانی تر کەمترم. بەڵام ئەمەش دوو جۆریان هەیە. هەیانە با دەستی تاوا نەبێ، با چاوی تاوا نەبێ، زۆر توانایتری هەیە لە بواری تر قەرەبووی کاتەوە سەرکەوتووە بێ. هیچ ینی ئیش و کاری ترەکات بەهرەی تری هەیە وای لێکا خەڵکی زۆر چەندەها مۆسیقارمان هەیە نابینا بوو، نیکی مسری هەبوو نابینا ئەمری خوای کرد. هەموو عالەم ئەچوون داوایان لێ کرد بەس ئاوازیان بۆ دابنێ. و یەکێک لە بۆ نمونە سەفیرەکان قونسڵی وابزان فەڕەنسا بووی پێشووتر لەسەر عەرەبانەیە گەڕۆی ئیفلیس بوو لە هەولێر نوێنەری گەورەترین وڵاتی وەکو فەڕەنسا. مەبەستم لێدا چییە؟ هەیە خۆی کەم و کورتێکیشی ئەگەر هەبێ یە بە بیرکردنەوەی پۆزەتیفی هەیە بەلایانی باش، هەیە کەم و کورتێکی هەیە خراپ بیرەکاتەوە، بیرکردنەوەی خراپی هەیە یە بە دوای تۆڵەسەندنەوەی ئەگەریشە قسەی پێ بکات لە جیاتی بە باشی قەرەبووی خۆی بکاتەوەوانین تواناکانی گەشە پێ بکات، یە گۆشە گیرە بێ ئالوودا بێ بە مەشروب خواردنەوە تێکەڵ بە خەڵک نابێ بە چاوی ڕەشبین سەیری خەڵکەکە خۆی بەکەم مەزان چێ ئەمە کێشێ. ئەمە ئەوانەیە ئەگەر کەم و کورتێکی جەستەیان هەبێ دوو جۆرە. هەیە هیچ کەم و کورتێکی نییە وەکو ئەدلەرەڵێ، بەڵام خۆی وەهمە دروستی کردووە. کەم کەسە هیچ عیب لە دەم و چاویانە ڕۆژی عەمەلیاتێکی لوتی و لێوی و سەری و چاوی نازەمەکە هیچ عیبیشی نییە. کەم کەسێ من لە کۆڕێکە لە زۆر جار باسیەواکەم. یەکێک لە زانکۆکان سمینەرێکم بۆ کردن تەلەبەی سەی کولێ بوو، وتی کاک تۆ ڕاستە ئەوەی درێژ بێ عەقڵی لە ئەژنۆایەتی؟ وتم بابەجان ئەمەنگە بە مناڵی پیان تو درێژ عەقڵی لە ئەژنۆ تایە بە ئێمەشیان وتووە. وتم وەڵا ڕۆڵە جان هەیە لە ئەژنۆی بەرەخوای ناوقەی هەر نیەتی، بەڵام عەقڵیشی لە من و تۆ باشترە. عەقڵ لە ناو سەرایە، تۆ زیندەوەرزانی خوێنووە مێشک مەسئولە لە عەقڵمان خۆ قاچ و ئەژنۆمان ومان ئەنجاوی وەڵا ئەوەیان پێوتم لێم بۆ بەواهیمە. و زۆر کەسێ وەرە ئێستا بڕۆ مقابلەیان کە لە هیچی کەم نییە هەموو شتێک، بەڵام هەر هەست بە کەمیەکە وەهمیە خۆی دروستی کردووە. نەمانگو وەستکردن بە کەمی شعورێکە لە ناو مێشکی و کەسەیە هەیە ئەجنا خەڵکی تەربیریشی لێ ناکات و خەڵک ئەوەنگە مەشغوڵە ئەڵێ ئێستا خەڵک وان پێڵێ خەڵک وا بن بەکەم ئەزانە خەڵک وان نییە، ئەمە خۆی دروستی کردووە. کاک ڕێناس بۆ ئەم دەرفەتە سپاس کاک ڕێناس. هەستکردن بە کەمی چی پەیوەندێکی بە جۆری بیرکردنەوەی مرۆڤ وایە و چی جۆرە بیرکردنەوەیەک دەبێت هۆی هەستکردن بە کەمی. ئەمە پرسیاری یەکەمم. پرسیاری دووەمیشم ئێمە هەڕەمێکی ماسلۆمانەیە. هەڕەمی ماسلۆ خۆ دەزانی هەستکردن بە کەمی جاری وایە چەند پلەیە گەبڕی، بەڵام لەبەر بارودۆخی ژینگەوی بارودۆخی کۆمەڵایەتی سەرەکە لە چەند پلەیەکەوەی تۆ خوارەوە. ئایا هەستکردن بە کەمی لە هەڕەمی ماسلۆ چی پەیوەندێکی پێ وایە؟ زۆر سپاس کاک ڕێناس جان. وەڵا جۆری بیرکردنەوە ئێمە زۆر بیرکردنەوەمانەیە کاکە ڕێناس. جۆرێک لە بیرکردنەوەمان بیرکردنەوەی خوڕافیە. ئەزانی هیوا هەیە جاران ئێمە فێریانەکەەوەی دانێکی بکەوێ کەسێک چەمرێ. جا من ئەگەر شەو خەوم بینی و دانێکم کەوت و هەر خەفەتبار بووم و خەمۆک بووم وەز بە کەمی بکەم سەیری کە هەر جۆری بیرکردنەوەکە. بیرکردنەوەی یەکمانەیە پێڵن بیرکردنەوەی سلبی نێگەتیڤ ڕەشبینانە. یعنی جەنابە ئێستا سەدان شتی جوانە هەیە بەس بێی لە یەک دوو شتی کەم هەموو ئینسانێک کەمی هەیە بەس بێی بەو دوو یەک دوو شتەی کە نیمانە. ئەمە بیرکردنەوە چییە؟ یعنی بەس بیت لە خاڵە لاوازەکانمان بکەینەوە. اینجا ڕەشبین بین بەرامبەر داهاتوو بڵێن وەڵڵاهی لەوانەیە ئیشم دەست نەکەوێت هێشتا تۆ تەخەڕوجە نەکردووە، وەڵا لەوانەیە ئیشەی بکەم پارەکەی کەم بێ. دائیمەن ڕەشبین بی بەرامبەر داهاتوت، دائیمەن بە خراپ باسی چواردەورەکە بکەی، دائیمەن ترس لە مناڵەکان. ئەمە بیرکردنەوەی ئەواولێکە ئەس بەکەمی بکەیت. بەڵام بیرکردنەوەی ترمانەی بیرکردنەوەی پۆزەتیفە ئەرێنیە. بیل لە خاڵە جوانەکانی ژیانە بکەیتەوانێ، بیل لەو شتانە بکەیتەوە کە هەتە، ئەو شتانەی کە هەدە تەقدیری بکەی ڕێزی بگری و تەمەتوعی پێوەکەی، نەک سەیری سەر و خۆت نەکەی سەیری خوار خۆ بکەی. سا بەڕێزەکەم ئەگەر من دەستێ قاچێکم تەواو نییە سەیری خوار خۆمە بکەم هەیە هەردوو دەسۆ دوو قاچی تەواو نییە، بەڵام تۆ سەیری یەکێکەکەی بڵێ دەستی تەواوە تەمەن خەفەتی پێخۆین بۆ من لەو کەمترم. بەڵام لەوانەیە ئەو دەستێکیە بێ من ئەو هەردوو دەستێ بێ من دەستێ، بەڵام من لەوانەیە لە عەقڵە زۆر لەو پێشکەوتوتر بم، لەوانەیە لە بەختەوەریە زۆر لەو بەختەوەرتر بم، لەوانەیە هاوڕێکانم زۆر لەوە باشتر بن، لەوانەیە ظروفی اقتصادیم زۆر لەو باشتر بێ. بۆیە بیرکردنەوەی سلبی بەرەو هەستکردن بە کەمیمانە بە. بەڵام ئەگەر لەو دنیا تێگەشتین و سیرمان کرد هەموو کەسێک کەم و کورتی هەیە و ژیانیش کەس هەتا دەوڵەمەنگ نابێ و کەس فەقیر نابێ و دەوڵەمەنگیش قەناعەتێکە بەختەوەری قەناعەتێکە لە ناخی ئینسانێ بە پارە و بە جوانی بۆەوە نییە. هەزاران خەڵکمان بینی جوان بوون و خۆیان کوشت،
هەزاران کەسمان بینی دەوڵەمەند و بەخوا بە حەپوو دەرمان نەبێ خەویان لێ ناکە کەواتەی لاقی بە زۆری بیرکردنەوە کەمارەیە هەموو کارە ساتەکانەوە بیرکردن خۆهەستکردن بە کەمی بیرکردنەوەی خراپە لە ناو مێشکە ئەجینایی چی نییە با هیچێکیشمە بێت تاخوا گەورە دروستین قبول یەکەم تاو بەنسبەت هەڕەمەکەی ماسلۆ طبعا هەڕەمەکەی ماسلۆ چییە پێداویستەکانی مرۆڤی دابین بەشبەش کردووە پۆڵین کردووە بۆ چەند بەشە یەکی پێداویستە فسیۆلۆجیەکانە وەکو کاکاو بەشی ژووت یەگەن مناڵ پێداویستە فسیۆلۆجیەکانی بۆ دابین کەی نانە ئاوە خەوە پلەی گەرمای مامناوەندی سەرمای نەبێ گەرمای نەبێت چی نەبێت چی ئەمە یەکەم پێداویستی دەرونی وەکو ئاژەڵ بۆی تێرەوە دوم پێداویستی دەرونی هەستکردن بە ئەمانە ئەی نەمانوت زۆربەی زۆری ئەوانەی کە هەست بە کەمیەکەن سوکایەتیان پێکراوە لە نرخیان کەم کراوەتەوە ئیهانە کراون خاڵە لاوەزەکانیان دەرخراوە بۆیە هەستی بە ئەمان نەکردووە هەر کەسێک هەست بە ئەمان بکە ینی هەست بەوە بکە ژیانی و کەرامەتی و ناوی و دەسەڵاتەکانی و چوزانم ژیانی پارێزراوە هەست بە کەمی ناکات سێمیش خۆشەویستیە زۆربەی زۆری ئەوانەی کە انحرافەکەن و تووشی لادان و سەرڕۆی لە خۆشەویستی بێبەشن کەواتە گەر توانیمان بە پێم هەڕەمەی ماسلۆ مناڵ هەست بە ئەمان بکە خۆشەویستی بینێ ڕێزی بگرین کەسێکە بێ بڕۆی بەخۆی بە تحقیقی زاتەکە ئاخر خۆی لە بوارێک ئادۆزێتەوە و سەرکەوتنی کایانێ زۆر سوپاس بۆ پرسیارەکانت